نرخی غازی شل لە گەرمیاندا وەک جارانە و زیاد نەکراوە. ئەو بڕیارەی حکوومەتی هەرێم بە زیادکردنی نرخی غاز قەزاکانی کەلار و کفری نەگرتەوە. ئیدارەی گەرمیان لەگەڵ خاوەن کارگەکانی غاز لە سنوورەکەدا کۆبوونەوە و بە یەکەوە بڕیاریاندا نرخەکە وەک پێشوو بێت. ئێمە جەختمان لەوە کردەوە بەهۆی ئەوەی ئەو سەرچاوانەی غاز دابین دەکەن بۆ گەرمیان تاوێسە نرخەکانیان گۆڕانکاری بەسەردا نەهاتووە. ئێمەش وەکو ئیدارەی گەرمیان و قایمقامەتەکانی کەلار و کوفری لەسەر ئەوە ئیسرارمان کرد نابێ غاز گران بکرێت، چونکە سەرچاوەکان کە دابین یەکات بۆ ئێمە هەمان سەرچاون نرخیان گران نەکردووە. خاوەن کارگەکانیش پابندبوونی خۆیان بە بڕیارەکانی ئیدارەوە ڕاگەیان، بۆیە غاز لە گەرمیاندا بە هەمان سعری پێشوو ئەمێنێتەوە. نۆ کارگەی غاز لە گەرمیاندا هەیە. سەرچاوی دابینکردنی غازیان لە پارێزگای کەرکووکەوەیە. ئەمە هۆکاری ئەوەیە نرخەکە لەسەر هاوڵاتی زیاد نەکرێت. ڕۆژانەش نزیکەی 100 تۆن غاز لە کەرکووکەوە دێتە سنووری سلێمانی و ئیدارەی گەرمیانەوە. تا و کاتەی ئیدارەی گەرمیان و حکوومەتی هەرێمی کوردستان نرخی غاز زیاد نەکەن، ئێمە هەر بە نرخی پێشوو غاز دەینە هاوڵاتیان. لەبەر ئەوەی ئێمە غاز لە کەرکووکەوە دێت بۆمان، نرخی دۆلار و دیناری تیانە بە دینار وەریەگرین، بۆ ئەوەی هەروەکو پێشەوە هیچ شتێک زیادی نەکردووە. لەبەر ئەوەیە ئێمەش هەر بە نرخی پێشوو غازەگەین بەدەست هاوڵاتیان. بەرزبوونەوەی نرخی غازی شل لە هەرێمدا پەیوەندی بە دابەزینی بەهای دینارەوە هەیە لە بەرامبەر دۆلاردا. بەڵام لەبەر ئەوەی سەرچاوی دابینکاری غازی گەرمیان نرخەکەی گران نەکردووە، لێرەش هاوڵاتی وەک پێشتر هەر بوتڵێکی غازی بە 7500 دینار دەست دەکەوێت. سامان کەریم کورد چاد نیوز، کفری.